لە ساڵی 2023 توشبوون بە شێرپەنجە لە سلێمانی 3600 حاڵەتی تێپەڕاندووە و بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت هەر ساڵێک ئامارەکان زیاتر و زیاتر دەبن و شێرپەنجەی مەمکیش بەربڵاوترین جۆری شێرپەنجەیە لە ئێستادا. بیرێ بێت 4 ساڵ پێش ئێستا 3 ساڵ پێش مقابلەمان کوتمان زیاکە فعلا زیاتی کرد. جاران لە نەخۆشخانەی هیوا یەک کۆگای دەرمانە بوو، ئێستا بە 2 کۆگاش دەرمان پڕە، هێشتا هەرکەم و کورتی دەرمانەیە. شوێنەکان 2 بینا دروست کراوە کە توان بڵێمی کە لەو بینایانە لەسەر ئەرکی بەڕێز جەمالی حاجی عەلی بووە کە کێکە لە پاڵپشتیەکانی نەخۆشخانەی هیوا هێشتا گرفتی شوێنێ. مانەی وایە ئامارەکان زیاترە، خێراترە لەوەی ئێمە هەنگاوانین بۆ ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە. بۆیە تاکەشتەوێت چۆن کار لەسەر دەستنیشانی پێشوەختە بکەین، وا بکەین نەخۆش کە لە قۆناغی 1 و 2 پێویستی بە نەخۆشخانەی هیوا نەبێت، نێتە نەخۆشخانەوە پێشەوە تۆ هەموو ئەو ئیلتیزاماتانە ئەو پێویستیانی کە بۆی هەیە جێبەجێ بکرێت. بامانجی دەرخستنی توێژینەوە بە دەوداچوونی نوێ لەسەر شێرپەنجە بەتایبەت شێرپەنجەی مێشک و دەمار لە سلێمانی کۆنفرانسێکی زانستی بەڕێوە چوو کە چەند پانێڵێکی لەخۆ گرتبوو. پسپۆڕێکی بواری مێشک و دەمار دەڵێت نیشانەکانی ئەم جۆرە شێرپەنجەیە نابێت فەرامۆش بکرێت. ئەم نەخۆشیە ناتوانرێت بڵێ خۆمی لێلا ئایم کە نەخۆشیەکە هات ئەبێ زوو پێ بزانرێت و بە نیشانەش دەرئەکەوێت. نیشانەکانی کە پەیا ئەبن لە نەخۆشەکە سەرئێشەیەکی بەردەوام، سەرئێشەکە ناتەبیعی ئەبێت، پێشتر سەرئێشەی وای نەبوو بێت، لەگەڵ یاجاری وا هەیە ڕشانەوەی ئەبێت نەخۆشەکە بەشێکی جستەی لەوانەیە سڕ بێت یا بێ هێز بێت، بینینی تێبچێت، هەیانە بە پەرکەم و بورانەوە بۆیانێت. ئەمانە ئەو نیشانانن کە وەکو زەنگێکی ئاگادارکردنەوەیەک کە پێویستە نەخۆشەکە سەردانی پزیش بکات بۆ ئەوەی کە پشکنینی بۆ کرێت و بزانرێ ئەوەی هەیە یان نا. لە نەخۆشخانەکانی کوردستان تا ئێستا ئامێری دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجە بوونی نییە و زۆربەی ئەو کەسانی تووشی شێرپەنجە دەبن لە قۆناغی 3 یا 4 نەخۆشیەکان. بەوەش هەم چارەسەرکردنیان ئەستەم دەبێت، هەم تێچووی چارەسەرکردنیان زۆر زیاترە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.